کۆبوونەوەی حزبە کوردستانەکانی کەرکووک لە بارەگای حزبی شووعی لەسەر ئاسی بەرپرسی پەیوەندی حزبەکان بەڕێوەچوو لایەنەکان لە سەر چەند ڕاستپاردە و پێشنیارێک بۆ چارەسەری بارودۆخی ئێسای کەرکووک ڕێکەوتون. کۆبوونەوەی حزبە کوردستانەکان داوا دەکەن هەرچی زووە دەسەڵاتی سەربازی لە شارەکە کۆتایی پێبێت و بەرپرسی یەکەمی حزبەکانیش لە نزیکترین کاتدا لە کەرکووک کۆ ببنەوە و بگەنە ڕێکەوتن بە مەبەستی چارەسەری کێشەکانی شارەکە. لە کۆبوونەوەکەدا گەیشتینە ئەم دەرەنجامانەی خوارەوە کە دەمانەوێت بۆ ڕایگشتی ڕابگەێنین. یەکەم بڕیاردرا لە کۆبوونەوەدا بە زووترین کات کۆبوونەوەی بەرپرسی یەکەمی حزبە کوردستانیەکان لە کەرکووک ئەنجام بدرێ بۆ بڕیاردان لەسەر دۆخی ئەمنی و ئیداری پارێزگای کەرکووک. دووهەم ئیدانەی قەدەغەکردنی هەڵکردنی ئاڵای کوردستان دەکەین لە کەرکووک لەلایەن هێزە عێراقیەکانەوە و پێمان وایە یاساخکردنی هەڵکردنی ئاڵاکە نایاساییە و پێویستە هەڵبۆشێتەوە. پشتگیری لە بڕیاری دادگای باڵای عێراق دەکەین سەبارەت بە کارکردن بە بڕگەکانی مادەی 140 دەستور لە یەکلاییکردنەوەی گرێبەستی زەویە کشتوکاڵیەکانی کەرکووک. چوارەم داوا لە حکوومەتی نوێی عێراق دەکەین کۆتایی بە دەسەڵاتی سەربازی بێنێ لە کەرکووک. پێنجەم ئیدانەی هێرشەکانی دەوڵەتی تورکیا دەکەین بۆ سەر شەنگال و مەخمور و تەواوی باشووری کوردستان. لە ماوەی ڕابردووشدا بەرپرسی یەکەمی حزبە کوردستانیەکانی کەرکووک لە ناحیەی قەرانجیر کۆبوونەوە و ڕێککەوتن لەسەر ئەوەی کە کۆتایی بە کێشەکانی شارەکە بێنن. بەرپرسی پەیوەندیەکانی کۆمەڵ ئیسلامیش دەڵێت تا پارتی و یەکێتی نەگەنە ڕێککەوتن بۆ کاراکردنەوەی ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەم جۆرە کۆبوونەوانە ئەنجامیان نابێت. دیارە ئەمڕۆ کۆبوونەوەکە کە لێرە لە بارەگەی حیزبی شووعی بەسرا لە بین حیزبە کوردستانەکانە من بەسەراحەت بەحەقەت ئەوەی کە زەنا بەدەو پرسیاراکە من بەسەراحەت پیانە بوتمە گەر بێت و هەر کۆبوونەوە لە دوای کۆبوونەوە بە تایبەتی بەرپرسی یەکەمی حیزبەکانیش کۆبوونەوە بکرێت هیچ ئەنجامێکی نابێت تاوەکو ئێمە نەگەینە حەلێکی مشتەرەک بۆی کەوا بتوانین پارتی و یەکێتی بگەنەوە قەنەعەتی کە ئەنجومەنی پارێزگای کەرکووک کارا بکرێتەوە بۆ دانانی پارێزگایەک ئێمە بەحەقەت ئەم کۆبوونەوە هیچ ئەنجامێکی نابێت. بۆیە من پێشنیاری ئەوەمان کرد کە ئێمە هەوڵ بدەین هەموو حیزبە کوردستانەکان سەردانی سەرکردایەتی پارتی و یەکێتی بکەین بۆی بتوانین ئەوان بگەنە قەنەعەتێک بیانگەینە قەنەعەتێک کەوا ئەنجومەنی پارێزگای کەرکووک کۆ بکەنەوە بۆی پارێزگارە نوێ بۆ کەرکووک دابرن. لە دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەرەوە حزبە کوردستانەکان چەندین کۆبوونەوەیان لەسەر ئاستە جیاوازەکان ئەنجام داوە، بەڵام بەهۆی ناکۆکیەکانی نێوان پارتی و یەکێتی ناتوانن بگەنە ئەنجام بە مەبەستی کۆتایی هێنان بە بارودۆخی ناسەقامگیری ئێستایی کەرکووک. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.